وەڵای ئێمە کودایەکانی ئاشتی تەڵعان بارکی خۆمانی ئەزانین کە ئەو بڵین دەورمان هەبێ بەڕاڵی ڕۆڵ ببینین بۆ بڵێنەیە بۆ هاوکاری ئەو دایکانەی ڕۆژئاوا بۆ دەستکەوتنەوەی ئەو تەرمی پیرۆزی ئەو گەریلانەی کە کەوتونەتە بۆ سەوە کە دوژمن لەلای دوژمن ماوەتەوە ئێمە ئەبێ لە هەوڵا بین تەبەن لە هەوڵا بین بۆ ئەوی بتوانین کە هاوکاریان بین ئەگەر نەشتوانین کە بڵین مادیان بێ ئێمە معنەویش بێ هەر لەگەڵیان بین هاوکاریان بی پشتیوانیان لێکەین بە هەموو شێوەیەک بە هەموو ڕێنێک چکە بەڕاستیەوە ئەرکی ئێمە کە ئێمە باسی ئاشتێکین و خۆمان ناو گروپی ئاشتی ئەبێ ئاشتی بەرقەرابێ ئێمە ئەمانەوێ ڕۆڵەکە ئەمال دەستنەیە جا بەداخەوە ئێمە کو ئەبینین دەوڵەتی تورکیای تیرۆریست یانی لە ڕۆژانە بەردەوامە لە قەسفا لە بردومانکردنا لە هێرشکردنا سەر شەڕڤانە سەر پێشمەرگە سەر بڵێن گەریلاکانی بەڵام سیرەکەی لە هەموو لایەکەوە ئەم دوژمنکاری ئەم هێرشکاریە هەر بەردەوامە لەبەرەوە ئێمە بەرکی خۆمانی ئەزانین کە پاڵپشتێکی بڵین سەرسەخت بین بەڕاستی بۆ ئەو دایکانە بۆ گەریلا هەم بۆ شەڕڤانان لەبەرەوە ئێمە کە خۆمان بە دایک بزانین ئەوانە هەر پێشمەرگە بێ گەریلا بێ یاخود شەڕڤان بێ ئێمە بەڕۆڵەی خۆمانی ئەزانین لەبەرەوە بە هەموو نوعی پشتیوانیان لێکەین واگەر مەجاریش بێ بۆشمان بکرێ حەزەکەین بچین لە نزیکیشەوە بەڕاستی لەگەڵیان نابین وەکو لە هەوڵەکانمان بەردەوام بێ بۆ ئەوەی بتوانین شتێ بکەین کە ئەو بین تەرمی پیرۆزی ئەو گەریلانە دەست ماڵباتەکانیان بکەوێتەوە بنێمە لە بڵین پلانمانە بوو کە سەردانی بڵین پارتی دیموکرات بکەین و هەتا سەرۆکی هەرێمیش بکەین بەڕاستی ئێمە داواکارین ئەگەر سەرۆکی هەرێم خۆی بە سەرۆکی هەرێمی کوردستان ئەزانێ خۆی بە کوردێک ئەزانێ خۆیەک بە باوکی نەتۆی کوردەزانێ ئەبێ دەوریان هەبێ بەڕاستی کاک مەسعود بارزانیش ئەبێ دەوریان هەبێ ینی بۆ کۆتایی هاتن بۆ شەڕانە وەک ئەوەی کە بڵین ئەوان ئاشتی ناکەن ئەوان شەڕ ناوەستێنن لەگەڵ ئەوەشا ئەگەر بڵین تەرم کەوتبێتە لایەن و تەسلیمی نەکەنەوە هیوادارین ینی بە خۆیان بچنەوە بە خۆداچوونەوەی بکەن ینی بەڕاستی ئەمە هەمووی کوردە یعنی هەموو ڕۆڵەیەک و ڕۆڵەی ئەوان وایە کەواتە ئەبێ ئەوان دەورێکی سەرەکیان هەبێ بۆ بەدەستخستنەوەی ئەو تەرمانە و لە هەوڵدا بن کە ئەم شەڕەش بۆسێ ئێمە هیوادارین کە پارتی دیموکراتی کوردستان بە خۆداچوونەوەیک بە خۆیان بکە و ئیتر چیتر پشتگیری لە تیرۆریستان و لە تورکیانەکە ڕێگەی پێنەیە کە هێرش بکاتە سەر سنوورەکانمان ڕێگەی پێنەیە کە بێتەوە زیاتر سنوور وڵاتەکەمان داگیرکە و ئینشاءڵڵا ومێدەوارین و مێدەوارین کە بە خۆیان بچنەوە و دەوری خۆیان هەستن بەڕاستی ئەوە ئیشی ئەوانە وەکو دەسڵات کەوان سەوەکی حکومت لای ئەوانە یعنی هەموو بڵێن ئەماکان شوێنە گرنگەکان هینی بڵێن دەسڵات بەڕاستی لای پارتی دیموکراتی کوردستانە کەواتە توانێت دەورێکی سەرەکی ببینێ بۆ بەرقەراربوونی ئاشتی بۆ پاراستنی ئاشتی ئێمە لەگەڵ یەکگرتن و یەکبوونی خاکی کوردستانین ئێمە لەگەڵ یەکبوون و یەکدەم و یەکگوتار و یەکدەست و یەکپشتی یەکڕیزی هەموو نەتەوەکەمانین و بەتایبەتی بە حزبەکان یەکبوونی حزبەکان ئەگەر هەموو حزبەکان یەکبوونە ئێمە ئێستا دەمێک بوو ڕزگارمان بوو دەمێک بوو ئێمە دەوڵەت بووین بەداخەوە کە تەبایی لە بینی حزبەکانە نیە و بەنسبەت مۆزوعی بۆ سەوشتوا ئێمە دژی بۆسەین ئێمە دژی ڕشتنی خوێنی تەنانەت کوردێکی مناڵێکی کوردین ڕشتنی خوێنی کۆترێکی کوردستانین ئێمە دژی ئەوانین و دژی لە ناوبردننی ڕۆحین بۆیە بەڕاستی ئێمە دەمانەوێت کە کوردستانیان هەموو یەک بگرن هەموو یەک ڕیز بن هەموو یەک دەنگ بن بۆ ئەوەی بتوانین کە هەر 5 پارچەی کوردستان ڕزگارکەینەوە بەڕاستی ئێمە وتمان تەدەخولی سیاست ناکەین بەڵام لە هەر ڕووداوی هەر کارێکی ئاوا ئێمە دژی ئەوەسینەوە لەگەڵینین بۆیە ئێمە یەک ڕیزیمان پێ باشترە بە تایبەتی کوردستانیان هەموو یەکن یەک میلەتمان هەیە یەک خاکمان هەیە یەک نیشتیمانمان هەیە لەبەرەوەی کە ئێمە دەبێ هەوڵ بین ئەو سنوورانە لابین هەوڵ بین یەک ئاڵامان هەبێ هەوڵ بین یەک ناوی دەوڵەتمان هەبێ ویش دەوڵەتی کوردستان بێ و کوردستانیە بێ من پێدەڵم نەخێر ئەگەر یەکڕیز نەبین ئێمە ناتوانین ئاواتە ئامانجەکانمان بێنینە دی ئەبێ ئێمە یەکڕیز بین ئەبێ ئێمە داگۆکی لە خاکی نیشتیمان بکەین بۆی کە سەرکەوین ببین و یەک پارچە وا لە حاڵەتی ڕوودانی ئەو شتا ئەمە طبعاً دوژمن پێی خۆشە دوژمن ئەم هەڵانەدا ئەنێ بۆ ئەوەی کە کوردستان ضعیف بێت بۆی کە کوردستان نتوانێت ئازادی خۆی وەرگێ بۆی کە بتوانێت خۆی سەیتەڕە بکاتن ئامانج و ئاواتی خۆی لە کوردستان بێنێتە دی ئەمە بۆسەیەکی دوژمنیە ئەگەر بیکات بە ئێمێکا بەڵام من ئەڵێم کە کوردستانیان دەبێ یەک بن دژی هەموو بۆسەیەکی دوژمن بۆسێنەوە.